هێشتا لایەن ڕوون نییە کەی تەربی کوڕەکەیان دەگاتەوە بەدەستیان، بەڵام پرسەیان بۆ داناوە. ئەمە پرسەی کەیوان وریایە لە ناحیەی ئاغجەلێری سنووری قەزای چەمچەماڵ. ئەو گەنجە کوردەی ڕۆژی دووشەمەی ڕابردوو لە ماڵەکەیدا لە شاری وێگانی وڵاتی بریتانیا بەدەست بەستراوی و کوژراوی دۆزرایەوە. بەوتەی باوکی کەیوان 2 کەس وەک تۆمەتباری ڕووداوەکە دەستگیر کراون، بەڵام ئەوان نایان ناسن. من ماموریان باوکی کەیوانم، ئەو کوڕە گەنجەی کە لە بەریتانیا کوژراوە. وەکو ڕووداوەکە لە بەریتانیا بووە، ئەو لەوێ کە ڕووداوە دوورە دەستە لە ئێمەوانێ. ئەوانەی کە زانیاری بەم نەگا لە ڕێی تەلەفۆن و پەیوەندی شەخسیەوەیە، یعنی شتێکی ڕەسمی نییە، بڵێ شتێکی ڕەسمی بێ بەدەست من بگە. ئەوەی کە ئەگا بە تەلەفۆنی شەخسیە، نووسینگەی کاقوبات لەسەر خەتە پەیوەندیان لەگەڵم هەیە. ئیشاڵڵا وعدیان پێداوم کە شتێکم بۆ بکەن. جا ئەوەی کامێنێتەوەوانە ئیشەڵا بەتەمای خوا وەڵڵاهی تا ئیسا هیچ شتێ بەڕەسمی نەکراوە. براو کەسە نزیکەکانی کەیوان دەڵێن ساڵی 2021 کوڕەکەیان ڕێگەی دەرەوەی وڵاتی گرتووەتە بەر، کێشەیان لەگەڵ کەسدا نییە. هەواڵی کوژرانی کوڕەکەیان تووشی شۆکی کردوون. داواکاری ئەوەن حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی جدی بدەن تا تەرمەکەیان پێ بگاتەوە. من برای کەیوانم، برای و کەسێکە ڕووداوەکە بە کوژراوە. کەیوان برام کەسێکی بێ چێشە و هیچ مشکلش لەگە کەس نەبووە. لێرە کاسە بوو بۆ خۆی لە ناوچە پیشسازی ڕانێک کاسپی دەکرد. هیچ وەک خەڵکەش وەک گەنجەش، یعنی بۆ خۆ دەزانێت وەزعی وڵاتەکەمان چۆن، سەری خۆی هەڵگرت ڕۆژ بۆ وڵاتی بەریتانیا. بەکە لێش بە کاسپی فیتەریەوە بە خۆی خەریک بوو، پرسی داهاتۆشی پێک بێنێ و ژیانش بە خۆی پێک وەڵام قسمەتەکەەوە هات. بڕیاریدا کە بڕوا سەر هەڵگەڕ بڕۆ بۆ هەندەران، بڕوا بە ئەوروپا، کە ڕۆی لەوێ گەشت بە جێی خۆی دوای ئەوەی کە گەشت بە ئاواتی دڵی ئیتر دیارە خواویستیوا لەسەر بوو، وای لێ هات کە ئەو کارەساتی بەسەرداات. بەڕاستی من زۆرمە پێ ناخۆشە، بەڵام ئەوەندەی لە توانەمان داوێت داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە بە زووترین کات تەرمەکەمان بۆ بێنێتەوە ئێرە. کەیوان لە وڵاتی بریتانیا کاری فیتەری ئۆتۆمبیلی کردووە. لە دایکبووی ساڵی 2002 لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی کوژرانی نووسینگەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیان بە خانەوادەکەیەوە کردووە و پێیان وتون هەموو هەوڵەکانیان دەخەنە گەڕ بۆ گەڕاندنەوەی تەرمی کەیوان بۆ زێدی خۆی. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، ناحی ئاغجەلەر، قەزای چەمچەماڵ.